میدیا لە هەرێمی کوردستاندا ڕۆڵی هەبوو لە هەڵکشان و داکشانی ڕێژەی توند و تیژی خێزانیدا. پسپۆڕانی ڕاگەیاندن و چالاکوانانی ژنان ئەم ڕایە دووپاتەکەنەوە. مامۆستایەکی زانکۆ ئاماژە بەوە دەکات کە بەو پێی میدیا چۆتە نێو هەموو ماڵێکەوە پەیامەکەی کاریگەری لەسەر خێزانەکان هەیە، بەڵام هۆکاری سەرەکی توند و تیژیەکان نەبووە. ناتوانین ڕاگەیاندن بە شێوازێکی زۆر گەورە تۆمەتبار بکەین. ڕاگەیاندن بەڵێ ڕۆڵی هەبووە لەو پەیامەی ئاراستەیەکە، بەڵام وەکوتمەوە کادیرەکانی نەو میدیا کێن؟ هەرو کادیرە ئاساییەیە کە یەتە ناو دەستگایەکی ڕاگەیاندن کارەکە، ئایا ئەبێتە ڕۆژنامەنووس، ئەبێتە هەڵگری ئیتیک و ئەخلاقێکی تر بەوەی کە چۆن پەیامێکی باش بەدەر لە مەسائیلی دەمارگیری بەدەر لە هەر بابەتێکی ئەوەی جیاوازی جەندەری ئەو پەیامە ئەنووسێتەوە، ئەوە زۆر زۆر گرنگە. کاریگەری میدیا لەسەر کێشە و توند و تیژیە خێزانیەکان بابەتێکی گەرمی نێو مەلەفی بەرەنگاربوونەوەی توند و تیژیە. ئەوانەی لەو کەیسەدا کار دەکەن هۆشداری دەدەن کە میدیاکانی کوردستان پەیامەکانیان نەکەن بە هۆکاری توند و تیژیەکان. بەڕێوەبەری بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی ئافرەتانیش دەڵێت پێویستە میدیاکان لە بری گرنگیدان بە ئامارەکانی توند و تیژی هۆشیاری لەو بابەتەدا بڵاو بکەنەوە. پێویستە ڕۆڵی لاساییکردنەوە واز لێبێنین. پێویستە ئێمە لەسەر بابەتەکانی ڕۆژ، لەسەر توێژینەوە، لەسەر بابەتی زانیاری ورد قسە بکەین، نەک لەسەر هەر داتا هەندێک داتا کە زۆر جاری وهەیە زەرەر و زیانی بە کۆمەلگا گەیاندووە. چکە لە وڵاتانیش یەکێ لەو شتانەی کە بڵاوی ناکاتەوە داتایە، بەڵام تۆ دێ ڕۆژێ دەزار لە من دەپرسی ڕێژەکانی توند و تیژی چۆنە، عەدەدەکە چۆنە، زۆر جار ڕەنگە هەر بڵاوکردنەوەی ئەمە زیان بە کۆمەلگا بگەین، بەڵام کە من وەڵامی تۆ نادەمەوە ڕەنگە زۆر جار وهاز بکەیت کە من بە شێوەیەکی ناشەفافانە کار دەکەین. زانستی بۆیە پێویستە ئێمە بە شێوەیەکی زانستیانە کار بکەین. ئەو تەوەرانەی لەناو ئەم کەیسەدا ئەو ڕوژێنرێن بەشێکیان پەیوەندیان بەو درامە و چیرۆکە هەواڵانەوەیە کە بەشێک لە میدیاکانی هەرێمی کوردستان بڵاوی دەکەنەوە. ڕەخنەی چالاکوانانی بوارەکە لە ڕاگەیاندن ئەوەیە کە لە هەندێک کاتدا دەرهاویشتە نەرێنیەکانی پەیامەکەیان ڕەچاو ناکەن. ئەوان دەیانەوێ هەردوو دیوەکەی میدیا توند و تیژیان لە کۆڵ بکاتەوە، نەک پێچەوانەکەی. سامان کەریم، کورد چاد نیوز، کفری.